بەوەش زۆر عاجز بووم یەکێک لە ڕۆژەکانی من کە زۆر عاجز بووم هەزار ڕەحمەتی لێبی داکەم زۆر نەخۆش بوو هەزار ڕەحمەتی لێبی جێگە و مەکانی بەهەشت هەزار زار داکەم جنەک بوو دووشەم و پێنجشەم بە ڕۆژی ئەبوو داکەم زۆر وەزعی خراپ بوو خێزانم گوتی ئیبراهیم دەست دەدەی یاسینێکی لەسەر بخینە یعنی درم نەهات یاسینەکەی لەسەر بخینم لەکنە من وابی ئەو ژنە کە تەماشەمەکە یاسینی لەسەر خینم هەستە کاکە ئەمری یعنی لەبەر هەندێ وەڵا زۆر وەزعی تێکسو و زۆر ئەمریش هەر گوتی بڕۆ یاسینی قورعانێ بینە قورعانم بخین وەڵا تقریبا دوو لاپەڕ و نیوم تەواو نەکرد داکەم تەواو بوو قورعانەکەم تەواو نەکرد ئەوەی داکو بابەکی نەبیتن داکو بابەشی ناینیتن من هەروە دەرم هەموو جارێ دەرم هەتا بە خۆت نەبێ داکو باب قەدری داکو بابی خۆت نازانێت داکو بابێ من یعنی لەکنە من وابی ئەمن ئێستا کچکۆکەمە ئەو هەندەمە تەڵەبەی ئێکی ئیبتیدائیمە داکو بابم ئەمری خوای کردیا یعنی چ جاریەوە بیرم دێتەوە کە ئەمن یاسینم تەواو نەکرد ئاگەر ئەچیتە ناو هەناوم لە جێیەکی تکەش زۆر گریام تەمانە من سەوەری راپەڕین بووم کەرکووکێش لە کەرکووکێ چووم کامێرەکەم دەگەر هەزەی تۆپ و ئەو شتانە بڕک هەزەی کرد کامێرەم ڕاوەستا چوومە مستەشفای ئازادی پێگۆترا لەوێن دەرێ کامێرەکەم ئەوە کرد و شەحنم کردەوە چووم تەماشا ئەەکەم گەنجێکی نازدار جوان ئەوە درێژکرایە داچی خوشتی بابی ئەوە هەمووی ئەگریێن لەسەری خۆ ئەدەن ئەووار هەستە کورە هەستە کوڕم هەستە کورە هەستاوە کەرکک ئازاد کرایە کەرکک بەحسی لە ناو نەمایە کەرکک کەوهایە کەرکک تێگەی یعنی بە من نەبوو ئەوەش درێژ ببوو مردوو چ ئاگای لێ نەبوو گوت فەرموو خوایە گوتم دەوڕۆ حەچی بدەوە بەرەوەی بەس بڕک وها بکە ئازادیە کەرکووکێ ببینیتن یعنی زۆر گریام لەوێن دەرێش